وخير وخۆشیمان لە خۆمان دیت والله دنیا کە سوتفاها بەناو لایڤەکاندا ڕۆیشتم سەیری لایڤەکەم کرد مامۆستا 1200 کچی تێدا بوو بە 1200 قورعانی یعنی بەس تەماشا ئێستا ناوەکەی تودا گەری 3900 کەس تێدایە مەگەر ئەڵڵا ئەگەر زەلامەت تێدا بایە ئەگەرنا هەمووی کچ بوو کابرا قسەی لە گەریان دەکرد قسەی زۆر نەشیا و قسەی زۆر ناڕەحەت دوو نەفەر دوو کچینا بۆ مایچی قسەی وایان دەکرد بەعسی بێ ئەخلاقی هەر شەرمە ئینسان بەعسی بکە ئاخی خێر و بەرەکەت لە چدا هەبی بە قوربانی ئەو خوای بم والله چاکە خوای گەورە بەردی نابارێنی والله برام ئێمە ئەزانین حەجمی ئەم فەسادە چەندە گەورەیە خوا خۆی ئاگای لێتی ئەم پیاوە ئەم ئیسا حالیان من بە قورعان نەخۆشم خوا ئاگای لێیە یعنی زۆر پێویستم بە ئیسراحەت هەیە والله سەرەتا هاتمە لا لایبی نەمزانی کو پێت برم ئەگەنا بەتما و برم مامۆستا ڕەبی تەمەنی من خوای گەورە بێختە سە تەمەنی تو لە بەرۆی ئەم کەلکم نییە ئەتوو کەلکت لە ئەو ملەتەی هەیە کات برای شرینم من ئەزانم حەجمی ئەم فەسادە زۆر زۆر گەورەیە و زۆر بڵاوە و ئیشی بۆ ئەکرێت بودجەیەکی زۆر زەبەلاحی بۆ سەرفەکرێت باشە ئەگینا برام بەخوا منیش ئەچوومدا ئەنیشتم و قسەم ناکرد من سەرەڕای ئەوەی کۆمەڵێم بانخواز و مەلا و ئیتر نازانم خەڵکی دیار ڕەنگە ڕەخنەم لێ بگرن و بە باشی نەزانن ئیشەکەم بەڵام الحەمدوللا من توانیمە 4000-5000 گەنج لە خۆم خڕەوەکەم هیچ نەبێ ئەمانە ناشنە ئەو لایڤانە بەڵام ئەو خەڵکە هۆشیار نییە چی لەو خەڵکاکەیت چی لەو خەڵکاکەی وەڵای ئەو خەڵکە بە دوای جرت و چەقەنە کەوتووە جرت و چەقەنە دوای کەوە بزانێت مەسیری تۆ چییە باشە چه هەدەف لە دوای جرت و چەقەنەوەیە باشە من یەک پرسیارێکەکەم یعنی خەڵکێک ئامادە بێ بڕاتە لایڤێکەوە لەو لایڤەیە حاشا لە ڕووی جەنابتان یەلکە بکەن بەسەر خۆیانە و کۆمی ئەو کەسە بێنە ناو شاشەکەەوە دوو لە ڕووی جەنابتان تڕ بوو خەڵک لێ باو باشە زۆر ناشرینە و قسەی بمبورن حاشا لە ڕووی جەنابتان پەرژینێکی زۆر زۆر قایم بێت باشە تەنانەت یعنی لە ناو لایڤە یەکتری ڕوتەکەنەوە باشە یەکتریەکەنە حەمامەوە طبعا من ئەمانە هەمووی بە چای خۆم بینی و پیشانمانداوتیانە مامۆستا سیرکە خەڵک سیرەکەم 20,000-30,000 بینەری هەیە بۆ خاتری خوا یعنی والله لە لایڤە ئەڵێ ئەگەر ئەم جارە تەحەدیەکەم بردە وەکو سەگ بوەڕێنە کابرا ئەوەڕێ وەکو کەر بزەڕێنە ئەزەڕێ باشە ئەو خەڵکەش نووسێتی بژی دەست خۆش بێ سوپا یعنی بڕۆ کۆمنتەکان بخوێنەرەوە کاکە گیان کاکە ئەو خەڵکە ڕۆی إنما الأمم الأخلاق ما بقيت يعني هم أمتي بأخلاقك وما وتوا أجر أخلاق نما أمتيش أروات باب جيرخاني هالولاتية جيرخاني آبوري بهيز بي بلام جيرخاني أخلاقي رخاء ولاتك الرخيت راست والله مستجان كاكي يسا خلق زور جار باسي أوروبا أكاد باشا زۆر جار باسی ئەمریکا خودی ئەمریکا بابە ئەمریکا هەنیە ویلایەت هەیە هەر تەواو ژیانی دایە دەسەوە هەمووی مدمین و کەسی معتاد لەسەر ئەو جادەیە بڕوە هەمووی سەرۆقن خەوتووە ئاگای لە دنیا نییە گێڕا و گێڕ لەسەر ئەو جادەیە وەستاوە ئافرەت ڕوت پیا و ڕوت ژیان وەستاوە لەوێ یعنی هەنێ شەقام هەیە سیاری پیا ناڕوات چکە ژیان وەستاوەتیایە یعنی ئەم کۆمەلگایی ئەمە ئاوای لێبێت ئەوە نە قەیرە کچ لە ماڵەوە بمبورن یعنی وشەکە وایە وا هاتووە ئەو نەقەیرە کچ لە ماڵەوە ماوەتەوە ئەخە ئەمە هەدەف هەیە طبعا بەرنامە هەیە ئەڵێن با فرەژنی نەمێنێت بەرنامە هەیە ئەڵێن ئەگەر مارەی کچ زۆر نەبوو با کچ شوونەکە ئەگەر خانووی سربەخۆی نەبوو بانەی کات ئەگەر کابرا سیارەی نەبوو بانەی کە ئەگەر ئیشی سربەخۆی نەبوو بانەی کە هەتا ئەو کچە ئەمێنێتەوە ها جارانە هات کوڕەکە کەچەڵە وەڵا لوتی زلە وەڵا باڵای کوڵە وەڵا ئەڵێن لە لادێ دانیشێ باش هەتا وای لێ هات ئێستا باجی بە خۆی دانیشتووە باشە دانیشتووە لە ماڵەوە ئیتر خۆ ئەزانی خەریک بە سناب خەریکە خۆی جوانەکات بەوە دڵخۆی خۆشەکات ڕۆی ئەو خەڵکە ڕۆی برێم ئەمانەیە بیهێنینەوە چەنی هاتەوە سواسی خۆی لەسەرەکەی نەش هاتەوە خۆیەمە تاوانبار نابینەوە خەڵکا بێ خۆی لۆمەی خۆی کات ڕاستە وەڵا مامۆستا داوایشم لە جەماعەت و